کە ماوەی کێشە گەورەکەی چەمچەماڵ و ناحیەکانی شۆڕش و تەکیەیە هەوڵەکانیش بۆ چارەسەری ئەو کێشەیە بەرەو بە ئەنجام گەیشتن دەڕوات. دوای ئەوەی کە وەزارەتی دارایی ڕێکارەکانی وردبینی و تەرخانکردن و بڕی بودجەی خەمڵاند نووسراوەکە دەکرێتەوە بۆ وەزارەتی شارەوانی و لەگەڵ بەڕێز وەزیری شارەوانیش قسەمان کردو هەر کاتێک نووسراوی وەزارەتی دارایی گەڕایەوە بۆ وەزارەتی شارەوانی ئەوانیش نووسراو دەکەن بۆ ئەنجومەنی وەزیران بە سیستەمێکی عالمی ئیعلانی ئەم تەندەرە دەکرێتەوە. ئەم سیستەمە دیارە خۆیان باشتر دەزان ئەهلی پسپۆری هونەری. ئێمە لێرەوە داوا لە وەزارەتی شارەوانی دەکەین لەگەڵ گەشتنی وەزارەت نووسراوی وەزارەتی دارایی ئەوانش کاری پێویست و یاسایی و گونجاو بکەن لەبەرەوەی چەمچەماڵ بەڕاستی بێئاوە هەمووشیان ئەو ڕاستی دەزان چکە ئێمە لە هەموو سەردانەکانمان ئەومان ڕوون کردوەوە کە چەمچەماڵ چەندە پێویستی بەئاوە و خەڵکی شۆڕش و تەکیە و چەمچەماڵ لەم هاویندا دەگاتە نزیک بە 14 ڕۆژ و هەندێک شوێنی زیاتری لە 14 ڕۆژ ئاوەردەگرن. فەرمانگەیاوی چەمچەماڵە خەمەکانی کەماوی لەو فەرمانگەیەدا زیاتر لە هەر شوێنێکی تر کۆبوونەتەوە بەڕێوەبەری فەرمانگەکە کاوکات ئەندامی لیژنەی بەدواداچوونی پرۆژەکەشە زانیاری لەسەر ناوەڕۆکی پرۆژەی ئاوی گۆبتەپە چەمچەماڵ دەخاتە ڕوو. ئەم پرۆژەی عادەتەن پرۆژەیەکە پرۆژەیەکی چارەنووسسازە پێش هاتووە لە بەشی کارەبا بەشی بەدەنی بەشی میکانیک کلێریفیشن مەسن ئەمانە بەشەکانی ئەو پرۆژێن. ئەم پرۆژەیە بە 600 ڕۆژ بۆ 700 ڕۆژ ئەم هێڵە تازەی کە لە تەندرینە دەتوانین جێبەجێ بکەین کە شەو ڕۆژانە نەوەستین. گرنگەکەی ئەوەیە کە ئەم پرۆژەیە کە جێبەجێ بوو کەواتە سنوورێک کامرن لە مردن ڕزگار کرد لە مردن لە کێشەی بێئاوی ڕزگار کرد. بەڵام چارەسەریش ئەم کاتیش بتەوێت چارەسەری کاتی بکەی هەتاکۆ پرۆژت دێ و ئەڕوا ئەبێ سلێمانی شەوانە 2500 متر مکعب بنێرن بۆ ئێرە ڕۆژانە 1000 بۆ 1200 متر مکعب بنێرن بۆ ئێرە هەتاکو ئەو مەسافە ئەو پرۆژەیە جێبەجێکرێ ئەوە چارەسەرێکی کاتیە. ئەو بڕاوی لە ئێستادا بۆ چەمچەماڵ دابین دەکرێت نزیکەی 15000 مەتر سێجایە لە کاتێکدا قەزاکە پێویستی بە 60000 مەتر سێجا ئاو هەیە. بە جێبەجێکردنی پرۆژەی ئاوی گۆبتەپە چەمچەماڵ کێشەی کەماوی لەو قەزایە بۆ 25 ساڵی داهاتوو چارەسەر دەبێت. عومەر غەریب، کورسات نیوز، قەزای چەمچەماڵ.